خوا حیبنیە ئێمە قائیدێکی ئاوامان هەبێ، پێشەوایەکی ئاوامان هەبێ، خوای گەورە وای فێرکرد بین، هێشتا بین خۆمان بەراوردکەین بە خەڵکی، دوای ئەستێرە و دوای هونەرمەند و دوای یاریچی و دوای کۆمەڵی خەڵک کەوین کە هیچ لە باریانان نییە، لە ژیانی حەقیقیە ئەرزشێکیان نییە. وتی ئەی دایکە عایشە، لێیان پرسی سعد، تی ئەی دایکە عایشە باسی ئەخلاقی پێغەمبەری خوان بۆ بکە صلی الله علیه وسلم. فەرمی بۆ تۆ قورئان ناخوێنیتەوە؟ کانە خولقه القورئان، پێغەمبەری خوا قورئانێ بوو بەسەر زەویە ئەڕۆی، پێغەمبەری خوا یەک پارچە ڕەوشت بوو، ئەوەی قورئان پێی باش بووە لای پێغەمبەری خوا باش بوو، ئەوەی قورئان زەمی بکردا لای پێغەمبەری خوا خراپ بوو. واتە پێغەمبەری خوا یەک پارچە ئەخلاق بوو، بۆیە ئەفەرمێت وئینەکە لەعەلا خولق عەظیم. بەڵێ ئەی محەممەد تۆ بەسەر ڕەوشتا گوزەرەکەیت، تۆ نەک ئەخلاقی جوانە نەک ڕەوشتێ جوانە، وئینەک بە مؤەکەدی بە تەئکید لەعەلا لامی دیسانەوە تەئکید، ئەی محەممەد تۆ بە تەئکید لەعەلا بە بەرزی، واتە تۆ بەسەر ڕەوشتەکانان ڕێەکەی، تۆ بەسەر ئاکارەکانان ڕێەکەی، تۆ متەمەکینی بەسەر ڕەوشتە، ڕەوشت ڕێگەی تۆ پیشان نایە، تۆ ڕێگە بە ڕەوشتە دەیت، تۆ ڕەوشت بۆ بە مەلەکە تیاتە. وئینەکە لەعەلا خولق عەظیم، خولق بە نەکیرە هاتووە لێرانەیە، تۆ هەموو ڕەوشتە جوانەکانی تایە، کام ڕەوشتە جوانە؟ عەظیمەکان. واتە ئەی محەممەد تۆ هەرچی بەهای باڵایە لە ئاکارە لە تۆیا وجودی هەیە. چێ ئەم شایەتیە بۆ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم؟ ئێمە سەحابەکانی نەخێر قورئان ئەم شایەتی بۆ ئەدا، خوای گەورەش بە شتێک بڵێ عەظیمە، خوای گەورە بە ئەرز و ئاسمان و کائیناتە فەرمێ عەظیمە، بە ڕەوشتی پێغەمبەری خواش ئەڵێ عەظیمە. خوا حیبنیە ئێمە قائیدێکی ئاوامان هەبێ، پێشەوایەکی ئاوامان هەبێ، خوای گەورە وای فێرکرد بین، هێشتا بین خۆمان بەراوردکەین بە خەڵکی، دوای ئەستێرە و دوای هونەرمەند و دوای یاریچی و دوای کۆمەڵی خەڵک کەوین کە هیچ لە باریانان نییە، لە ژیانی حەقیقیە ئەرزشێکیان نییە. چۆن بتوانین وا بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێ بە قودوە بۆ مناڵمان، بۆ گەورەمان، بۆ کشمان، بۆ کوڕمان، بۆ هەمومان؟ چۆن بتوانین پێغەمبەری خوا وا لێ بکەین صلی الله علیه وسلم بێ بەو پێشەنگە کە دەستی پێوە بگرین بۆ دنیا و داوای شفاعەتی لێ بکەین بۆ قیامەت؟